بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستانم خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک بە یارمەتی هاوکارانم هاتمەوە خزمەتان ئازان و خۆشەویستان ئەو بابەتی کە ئەمڕۆژ هەڵمان بژاردووە ئێوەی ئازیز ڕاوسەرنجی خۆتانی لەسەر دەڵێن باز لەوە دەکەین کە لەرمی کورساندا کێ شایستەی ئەوەیە زەوی پێ بدرێت بۆچی لە ساڵی 2006ەوە تاوەکو ئێستا دابشکنی زەوی بەسەر فەرمانبەران داوەستاوە ئایا فەرمانبەران تا چەند شایانی ئەوەن زەویان بەسەردا دابش بکرێ فەرمانبەری زۆرمان هەن کە تێدایەتی زیاتر لە 30 ساڵ 40 ساڵ خزمەتی هەبوو لە نێو فەرمانەکاندا بەڵام بۆچی تاوەکو ئێستا نەتوانراوە خزمەتی بکرێتەوە زەوی پێ بدرێت بەڵام لە لایەکی دیکەوە زەوی دەدرێتە کەسانی دەستڕۆشتووە یاخود ئەو کەسانی کە بەرپرسێکیان لە پشتەوەیە یاخود ڕاستەوخۆ بەرپرسەکان خودی خۆیان هەزاران زەوی داگیر دەکەن و بەسەر کەس و ئەندامانی خۆیاندا دابەشی دەکەن لە هەرێمی کورساندا یەکێک لەو بابەتانەی کە جەختی لەسەر کراوەتەوە گرنگی پێدراوە هاوڵاتیان لێرە لەوێ قسە و باسی لەسەر دەکەن دابشکردنی زەوی یاخود داگیرکردنی زەوی زارە کە بە تایبەتی تر ئەمساڵ ئەمە بە ئاشکرا بوونی هەبوو و ڕوویداوە لە بەتایبەتی لە سنووری پارێزگای سلێمانیدا چەندین کەیسی لەو شێوەیە هەبوو و پەرلەمانتارەکان ئیشیان لەسەر کردو کە بەرپرسان یاخود کوڕانی بەرپرسەکانیش توانیویانە چەندین زەوی لە سنووری پارێزگای سلێمانیدا داگیری بکەن و دواتر یاخود بیفرۆشنەوە یاخود بیکەنە شتێکی کە زیاتر سوود و قازانجی بۆ خۆیانی تێدا دەبێت پەرلەمانتارێکی ئەندامی پەرلەمانی کوردستان ئاماژەی بەوە کردو لە مانگی ڕابردوودا لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە هەشتاگی فەیسبوکی خۆی ئاماژی بەوە کرد کە لە هەرێمی کوردستان لە سنووری پارێزگای سلێمانیدا 45,000 پارچە زەوی لەلایەن کەسانی سەربازی و ئەمنیەوە دابش کردووە ئەمە لە ساڵانی ڕابردووتردا بەڵام لەم ساڵدا ئاماژەی بەوە کردووە 20,000 پارچە زەوی فرۆشراوە کە کەسانی سەربازی کەسانی ئەمنی لە پشت ئەو کارەوە بوون ئەمە بابەتی ئەمڕۆمانە کە کێ شایستەی ئەوەیە لەم هەرێمی کورسانەدا زەوی پێ بەخشێت و بۆچی دابشکنی زەوی دەست پێ ناکاتەوە لە هەرێمی کورساندا ئێوە یاز دەتوانن لە ڕێگە و ژمارە تەلەفۆنانی کە لەسەر شاشەی پێیان دەردەکەون پەیوەندیمان پێ بکەن و ڕاو سەرنجی خۆتان لەسەر ئەم بابەتە بخەنە ڕوو دەچمە لای یەکەمین پەیوەندی کاک حەکیم لە زەردەلەیکا وەردەگرم کاک حەکیم سڵاوی خوا لێبێ سڵاو لە جەناب و لە بینەر و بیستەر و کەناڵەکەتان کاکە زانیە وعەلەیکە سەلام کاک حەکیمیان تەندروستی باشە قوربان دەستی ماچەکەم قوربان مخوا بکەیەوە باشون ئەلحەمدولیلا باشین ئینشەڵڵا قوربان بەڵێ کاک حەکیم لەسەر بابەتی ئەمڕۆمان چ قسەیەکە دەیە ماوەساگیان قسە زۆرە لەسەر ئەمە لە ماوەی دەقەیە یا دوو دەقا تەواو ناوێ بەڵام جارێ یەکەم کەس ئەوەی کە شایستەی عەربیە کە وەریگرێ پێشمەرگەیە کە سوکاری شەهیدان و ئەنفالە ئەوانەی کە لە لادیان ماڵیان کاول بوو کە بە بۆنەی پێشمەرگەوە هەتا ئەو دەقەی سوێن بەخوا لە چەمیشۆرا بەریان گردین وتیان هەتاوەکو وەکو ئێمەتیانە چ ناڵین بڕۆیت بە ماڵەوە بە سەروەتەوە بە هەموو شتێکمانوە خوا ئاگادارە تیاچ و دەنکێکی نەما پێشمەرگە بەری گردین وتی ناوێ بڕۆن ئەبێ وەکو ئێمە ئەنفال بکرێت ئەمە حەقیقەتە خوا ئاگادارە درۆی تیانی تێگەی ئەی باشە ئەم خەڵکە لەم لادیا ئەم هەموو پێشمەرگەی بە خاوەن کرد هاربی خانەقین و نازانم هەتا ئەگەیە بەغا و بەسرا ئەی هاورد لێرانە نانێداوە سەر ئێمەوە ئەی برا بۆ شایستەی لادیەکان بۆ نییە وەڵڵاهی حەقە لە دوای شەهیدەکان وەڵڵاهی حەقە لادیەکان ئاردی بدرێتێ ئەی باشە بۆ ئامارێکیان کۆ نەکردووە لەسەر ئەم لادیانە بدان چەند ماڵ زەرمەندی ئەم دەستی ئەم پێشمەرگە بووە زەرمەندی دەستی ئەم دوو حیزبە بووە باشە ئەم دوو حیزبە وا ئەزانە هەروەوە ئاسانی خۆیان هات لەسەر حکم و ئەوە عەرض داویکەن ئەوەی ڕوکنە بۆ خۆیان و ئەوەی بۆ خزمەکانیان و ئەوەی بۆ زاوەکانیان و ئەوەی بۆ ئەی ئەمە ئەبێ قانون بیکاکە زانێت حکوومەت و قانون و دادگا ئەبێ دادگا بڕیار بدا کە چی بکرێ و چی نەکرێت یعنی ئەمانەی ئێمە هەروە بە ئاسانی هاتنە سەر نانێکی ئیسراحەت و نازان ئەو خەڵکە چی بەسەر هاتووە مەگەر ئەو خوا بزانێت لەم کەژی دەردەی ئێمە ئەو ڕۆژە کە خەڵک ئەنفال کریا و بەرەوە بووە واللهی بەقەم تو کەسەری منە تۆ هاتە کاک حەکیم تۆ پێ دوایە بۆ چی دابشکنی زەوی بۆ فەرمانبەران بۆ کەسانی کە چەندین ساڵە خزمەتیان کردووە لە وڵاتەدا نییە بەڵام بۆ کەسانێک کە پلەی سەربازیان هەیە یاخود کەسانی دەستڕۆشتوون نەک زەویان پێ دەدرێت هەر خودی خۆیان زەوی داگیر دەکەن کەمەش بە بەڵگەوە سەرمێنراوە لە ڕابردوودا مامۆساگیان پێ دەڵێم ئەم شتانە بە قانونەکرێ بە حکوومەتەکرێ کابرایە گیریان لەم بەرکەلەی لای ئێمە تا لای دەربەنی خان تێگەی خوشەکەی چوە لای سەدام حوسێن وتی ئەوێ فەتاحم بۆ بەردە وتی ئەوە قانون بەرێدا من عەکسێکەم بەس ئەبێ بڕاتە وەحدە لە وەحدەی ئیدارەیەوە عەسکەریەوە لەوێنەوە کتابەکەی بۆ پڕکرد ئەوە قانونێکە قانون ئەمانەی خۆ بەڵام لەرێم کوردستاندا قانونمان نییە
قانونی تیانە یعنی ئەمە ئاشکرا و ڕاستیە یعنی ئەبێ قانونێک بێت چ تەبلیغ بکە پارە دەسڵاتدار ئەو کەس بە کەس نییە یعنی مشکلەکە ئەوەیە کەس بە کەس نییە خەڵکی فەقیر هاوار بۆ کێ بووە والله وبالله هیوا هەیە لە 50 وەرەقەدەم بەس تعیین کرد کاکە خزمی خۆیانە تعیین نەکرێ و خزمی ئامۆزایەتی تعیین نەکرێ و زاوایەتی تعیین نەکرێ ئەوە فەقیر گورە بەخوا بیانزانێ ئەوەیە ئەو پارە لەسەر بەغاوە نەهاتایە سوێن بەخوا یەک فەقیریان تعیین نەکرد چانە بۆیە تعیین کرێ بۆ بەر شەڕ و بۆ حمایەتی خۆیان ناکەسیان تعیین نەکرد بەخوا دەبزانە لە دوای ئەوە فەقیرێک یەک کەسم بۆ داڵێ بڵێ ئەم کەسەت تعیین کراوە یعنی ئەوە من لە پارێکەوە هاوار لە کەناڵەکەی ئەوە و NAP و ئەم لاولاکە مێژم بۆ خوان بەس ئەو نەوتەمان بۆ ئەگەر تو ئەمساڵ نەوتیجی دریا خەڵکی لادێ هەرچی بەم نێژی بێت نایدەن هەر ڕێکلامەکەی بۆ ئەکەن یعنی وەکو ئەوەی چۆن بڵێ ئێمەش هەی هەر بەس بێژن ئێمەش هەی ئەی ناخۆ برا ئەمە ئەم شانە ڕاستیە ئەی برا ئەم هەموو لادێ لێ قەومیا ئەم هەموو ماڵا ئەوە ماڵ هەیە لەو لای ئێمە خوا وەکیل لە 18 نەفەری تیا چووە زۆر باشە کاک حەکیم بەچمە نای پەیوەندی دیکە با پەیوەندی ئەو هاوڕانەی دیکە ژوەر بگرین زۆر سپاس کاک حەکیم لە زەردەلیکاوە دەچمە نای پەیوەندیکی دیکە کاک مەحموود لە دهۆک وەردەگرم کاک مەحموود جان سڵاوی خوات لێبێ چۆنی باشی ئینشاءالله وعەلەیکە سەلام تۆ چۆنی باشیت وەڵام مامۆستا بەداخەوە چۆن ئەم دەسەڵاتە زەویە لەسەر فەرمانبەرەکان وەزار دەکاتەوە ئەگەر لەسەر فەرمانبەرەکان وەزار دەکات چۆن ئەم فڵا دەسەڵاتدارەکان و ئەم بەرپرسەکان لەسەر گردەکان ئاوا دەکەنەوە بەداخەوە مامۆستا گیان ئەوە آخر کەس لەسەر فکری ئەم دەسەڵاتە ئەوە ئەم ملەتە ئەم هەواڵەت یعنی ئەم هەواڵەتی چ قیمەتی نییە لە دەم ئەم دەسەڵاتە مامۆستا کرد ناستە بەڵێ کاک مەحموود تۆ پێت وایە لە هەرێمی کوردستاندا کێ شایستەی ئەوەیە زەوی پێ ببەخشرێت لە هەرێمی کوردستاندا پێت وایە کێ شایستەی ئەوەیە کە زەوی پێ بدرێت دەزانین فەرمانبەرانمان هەیە ئەم دەسەڵاتە ئەو هۆکارە کە زەویەکان لەسەر فەرمانبەری گەورەکان دەکاتەوە لە بەرپرسەکان دەکاتەوە لەسەر نازانم چی دەکاتەوە ئەم دەسەڵاتەی مامۆستاکەم ئەم دەسەڵاتە ئەو سەبەب ئەو هۆکارە یعنی لە زمانی بەعسەکان قەسەم بەخوا مامۆستاکەم هیچ ئەم تسلیبە نەبوو یعنی ماڵی محافظەکەی ملکی محافظ نەبوو ملکی دەولەت بوو ئەگەر مدەی محافظی دەوامی کوتاهەدا لە دەرکەتەوە لە ئەو ماڵەکەی مامۆستاکەم ڕاست زۆر پاشە زۆر سپاس بۆ کاک مەحموود لە دهۆکەوە لەگەڵمانە بوو دەچمە لای پەیوەندێکی دیکە خاتوو هانا لە کۆیە وەردەگرنی خاتووە ناسڵای خوات لێبێ سڵای خوا لە جەنابت و لە هەموو کارمەندانی ئەم کەناڵە خۆشویستە وعەلەیکە سەلام خاتووە سەرنجت چییە لەسەر بابەتی ئەمڕۆمان بەڵێ بە شایستەیە پێم وایە ژینگە پارێزان زۆر هەنی شایانیانەکە و بیان بدرێ بەڵامەوە دەبستی کۆمەڵێکدایە کە تەنیا بۆ خۆیان و کۆمەڵە بەرپرسەکان تەنیا بۆ خۆیان ونا بەرپرسن بەرامبەر ئەم هینەی لە بەدەستیاندایە لەگەڵ پێشمەرگە و خانە نشین بێ بۆ پێشمەرگەی ئەوەی ئێستاش داوام دەکات سەبارەت بە ژینگە پارێزان ئەنی بڕاو کە زەویە نایە بەزەوەنی کە بە شێوازێکی گرێبەست بێ بە شێوازێکی ڕسمی بێ دامەزرێن من دڵنیام هیچ پارچە زەویەکیان نایە بەڵام ئەوان ئەوشیان پێڕاوە نابین کە لە هەرێمی کوردستاندا دامەزرێن بێگومان زۆرێگەن لە چینەکانی ئەم کۆمەڵگایە کە شایانی ئەوەن و شایستی ئەوەن زەویان پێبەخشە بەڵێ خاتوانە بەردەوام بەڵام خۆ حەق و ڕاستی ئەو شتانە لەلای ئەم زمانە هیچ نییە ینی ئەوانە حەقش نازانن حەق چییە بەڵام پێویستە کەمانە ماف نادەن ئێمە دەبێ یعنی داوای ماف خۆمان بکەین ینی ماف بیسەنی کەمانە نایدەن بۆیە دەبێ هەر تاکێکی ئەم کۆمەڵگایە دەبێ وشیار بێتەوە بەرامبەر ماف و حەقەکان خۆی کە لەلایەن ئەم بنەماڵەوە دەوتکرا و نایدەن بۆیە کاکە دانیار ئەمە شتێکی بڵێم کە زۆر دەستخۆشی لە پەرلەمانتارەکانی کۆمەڵی دادگەری دەکەم بەڕاستی یعنی
ئەو کە متمانەمان پێبەخشیون بەڕاستیشیان وتن یعنی ئەم شتاکاریان بەرامبەر ئەم خەڵکە بێدەنگ نابن کە کاتێک ڕوومەند دەکرێت و ڕاستە زۆر کە زێرێت تەنیا قسەن بەڵام هەندێک کەسێک کە تەنیا قسەکەش ناکە و زای وایە کە قسە یعنی وا دەکات کە حکوومەت ئەو هینەی بگۆڕێتن ئەم ڕایی بگۆڕێتن و دەستخۆشیان لێ ئەەکەم هیوادارم. زۆر باشە، زۆر سپاس بۆ خاچۆنا. بێگومان کە پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەری ئەرکی خۆیانەکە لە خزمەت هاوڵاتیاندا بن لەمەڕ ئەو کێشە و گرفتانی کە هاوڵاتیان هەیەە چارەسەری ئەو کێشە و گرفتانە بکەن و هەمیشە و بەردەوام بێدەنگ نەبوون لەوەی کە زوڵم و ستەمێک بەرامبەر بە هاوڵاتیانیان بکرێت یاخود ئەگەر زەوی زارێک داگیر بکرێت لەلایەن بەرپرسانەوە بێت لەلایەن کوڕانی بەرپرسانەوە بێت بە خێرای هاتوونەتە دەنگ و ئاشکرایان کردو بۆ هاوڵاتیان تاوەکو هاوڵاتیان ئاگادار بن کە لەم هەرێمەدا چی دەگوزارێت. چەندین کێش و گرفت هەبوو لە هەرێمی کوردستاندا پەرلەمانتارانی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری یاخود پەرلەمانتارەکانی دیکەی ئۆپۆزیسیۆنیش بە جددی هەوڵیانداوە کە چارەسەری کێشەکەیان کردووە. دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک ساڵح لە شیلازێ وەردەگرم. کاک ساڵح سڵای خوا لێوێ. کاک ساڵح دیارە کاک ساڵح پەیوەندەکەی پچرا. بەڵێ ئازان و خۆشەویستان لە هەرێمی کوردستاندا ماوەی چەندین ساڵە کە زەویزاری هاوڵاتیان داگیر دەگرێت ئەو زەویانەی کە دوجات دەبێت شارەوانی دابەشی کا بەسەر فەرمانبەراندا بەرپرسان و کەسانی دەستڕشت و ساڵانی ڕابردوو ئەو بەشێکی زۆر و زەویانەیان داگیر کردووە. بەڵام بە ئاشکرا لەم ساڵانەی ئێستادا وڵە ئەو بە تایبەتی تر ئەم ساڵ بە ئاشکرا بەشێکی زۆری زەویەکان بە تایبەت لە سنووری پارێزگای سلێمانی و بە هەمان شێوەکو پەرلەمانتاران باسی لێوە دەکەن پارێزگاکانی دیکەش هەر بە هەمان شێوەی سنووری پارێزگای سلێمانی چەندین زەوی هەبووە داگیر کراوە. پارچە زەوی هەیە کە نزیک مەتاری یاخود فڕۆکەخانەی شاری هەولێرە بە نزیک وێلای تێدایە بە نزیک 4 ملیۆن دۆلار فرۆشراوە کەمەش نرخێکی زۆرە. کێ لە پشت ئەم بابەتانەوەیە هاوڵاتیان باز لەوە دەکەن ئەگەر بەرپرسان و کوڕانی بەرپرسان و کەسانی دەستڕۆشتو نەبن ناتوانن ئەو زەویانەی کە گران بەهان دەستی بەسەردا بگرن و بتوانن هەم خۆیان یاخود پرۆژەی تێداوە بێن و سوودی لێ ببین. دەچمە لای پەیوەندێکی دیکە کاک پۆڵا وەردەگرم لە هەولێر. کاک پۆڵا سڵای خوارد لێبێ. وڵی خوا لە تۆ لە کارمەندەکان لە هەموو بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان. عەلەیکە سەلام کاک پۆڵا گیان تۆ باشیت؟ وەڵامەکەی ئاسانە و هەموو کەس دەزانێ بە پێی هەموو یاساکان تەنانەت یاساکانی عێراقیش کاک دانیار ئەرچی حکوومەتە شوێنی نیشتە جێبوونی شایستە بۆ هەر هاوڵاتیەک دابین بکە کەواتە ئەویش بۆ ڕێخستنی فەرمانبەران کەسوکاری شەهیدان ئەوانە هەر هاوڵاتیەکی ئاسایی کە تەمەنێکی خێزاندار بوو سوود فەرمانبەریش نەبوو بە پێی یاسا دەبی بیدرێتێ. بەڵام ئەوە لەکوێ؟ لە شوێنێک کە یاسا هەبوو. کام یاسا؟ یاسای سپی. لە کوردستان چ زۆرە یاسایەکەیە؟ من دەستەواژەی یاسای ڕەش بەکاردەهێنم چونکە لە کوردستان ئەوەی دەکرێت بە ناوی یاساوە یاسای ڕەشە. بۆ نمونە وەبەرهێنان کارەساتێکە نەوەکانی داهاتووشمان دەبی بازی بدەن. وەبەرهێنان چەند ساڵێک لەمە و بەرباسم دەکەن تازە بە ئاگە هاتۆتەوە پەرلەمانتارێک دەڵێ کارەساتە. برای بەڕێزم وەبەرهێنان بە تایبەتی لە هەولێر پرۆژەیەکی سیاسی پلان بۆ داڕێژراوی تەحریفکردنە. ئەو زەویانەی کە تەرخان کراون بۆ فەرمانبەران پێیان نەدرا لە ڕێگەی وەبەرهێنانەوە کران بە پرۆژەی نیشتە جێکردن بۆ تەحریف. جا بە نرخێکی زۆر زۆر گرانیش کاک پۆڵا بەڵێ بە نرخێکی زۆر زۆر گران دوای فرۆشتنەوە بە هاوڵاتیان کەسانی کەم دەرامەت یاخود کرێنشینان ناتوانن سوودی لێ ببینن. ناوانە ئەم بازەوە دەکەم تایبەتە بۆ عەرەب کاکە دانیار. بەڵێ نا ئەوەی تۆ دەڵێ پیاوازە ئەوەی سەرەتا کرا. بەڵێ فەرموو. کۆمەڵگایە کرا پێشەکیان لێ وەردەگرت ئێستاوە ڕۆیە پرۆژە سیاسیەکەی تەحریبە و لێرەوەش دەرفەتم بدا هۆشداری دەدەمە ئەو هەندێک لە نووسینگەکان هەندێک لە فرۆشیاران و دەڵاڵەکان هۆشداریان پێدەدەم پێیان دەڵێم پێم گەیشتووە لە چەند لایەکەوە کە ناتوانن دەجیا بەرزکەرەوە من لە جیاتی وان هۆشداریتان پێدەدەم ماوەیە کە کۆڵان بە کۆڵان لە پشت چەند عەگال لەسەرێکەوە لە کۆڵانەکان دەسوڕێنەوە ئەوانەی کرێنشینن کوردن خانیەکەی لە 200,000 عەرەبێکی لە پشتە بە 400,000 کوردەکە خاک فرۆشەکە ڕەوشت فرۆشەکە نەفزنزمەکە کوردەکە دەردەکە کارەساتەکە لەوەش تێپەڕیە کاکە دانیار نەک مەحروم کراوە لە پێدانی زەوی ئەوەی کرێسینیشە دڵنیانیە لەمانەوەی خۆی بۆیە لە هەولێر دەستەیەک پێیابوونە کە عەرەبیان کردووە بە باوکی بەدیلی خۆیان
باوکی بەدیلی خۆیان لە ڕێگەی دووقات یعنی کوردێک کرێنشین بی ئەگەر 300,000 بی بە پشتیوانی عروبەتیەکان با ناویان بێنم خەمیس خەنجەر و تازا شۆلکەکانیان ئەوانە دووقات کرێکە دەنخانوەکە بە کورد سۆڵ دەکەن کارەساتەکە لەوەش تێپەڕیا هەر بەجددی کاک پۆڵا بەشێکی زۆر لە سپۆرانی ئابووری باز لەوە دەکەن کە بەشێکی زۆر لە زەویزارەکان شوقەکان ینی چەند ساڵێکی کە بڕات بەو شێوازە تەواو بە تەواوەتی هەرچی مڵگەێنە نزیکی سووری پارێزگای هەولێر لەلایەن عەرەبەوە دەکڕێت ئەمە بوونی هەیە پارەسی دراوە تەوەرێک دەرخانکە کاکە دانیار بەڵێ کاک پۆڵەگی بەڵێ نامەوێت لە تەوەرەکە دەرسم ناوی ئەو وڵاتەت پێ دەرێم بڕی ئەو پارێشت پێ دەڵێم قستی یەکەمی داوە قستی یەکەم بۆ نەهێشتنی کورد لە هەولێر تۆ تەوەرێک دەرخانکە تەوەری نەتەوەییتان نیە نیشتیمانیتان نییە بەداخەوە مێبە بێباچین بێباک یعنی هەرچی بیکەین چین ئێمە ناگەینە دڵۆپی شەهیدێک لە پێناوی کوردستان خوێن ڕووسکە ئەوانە لە دەرەوەی سنوور بوون شەرم لەوانە دەکەین لەوانە دەترسین ئەوانە چێن لە ناو یاسای ڕەش ناخی ڕەش لای بەڕێزم نمونەی وام لەلاتە مێشک ڕادەوەستی مێشک باوەڕت پێ لە 3 ساڵی داهاتوودا ڕەنگە زمانی کوردیش لە هەولێر قەدەغە بێ لا سەیر نەبێ ها 3 ساڵی تر واخات بازدەوی دەزانی ئاوارەی شەڕی ناوخۆم بینی و ئاوارەی شەڕی زۆر باشە کاک پۆڵاگیان بچین لای کوندەکانی دیکە زۆر سپاس بۆ کاک پۆڵا لە هەولێرەوە کاک ساڵح لە چوارقوونە وەردەگرم کاک ساڵحیان سڵاوی خوارد لێبێ سڵاوی خوارد لێبێ و ئەم کاتت شاد بەڕێزم وعەلەیکە سەلام سەر هەردوو چاوان سپاس دەکەم جارێ ئەوەلەن ئەو شەی شایستە زۆر لەوە گەورەترە کە ئێمە بەکاری دێنین شایستەوە تا باواترین یعنی ئەوڕۆ لە وڵاتی مەدا چکە خاک یعنی ئەو تاکانی لەسەر زەوی لەسەر ئەو نیشتیمانەی دەژین یعنی هەمویان خاوەنی ئەو زەویەن بەڵام ئەوەی کە شایستە بێ ئەوانەی کە لە بەرامبەر دوژمن شەهید بوونە شایستەی ئەوانە نەک بەرامبەر ئەوانەی کە شەهیدی ناوخۆ پێ دەڵێن شەهیدی ناوخۆ پێ دەڵێن شەڕی براکوژی ئەوانە هیچیان شایستەیونی کە زەویان بژێ بەڵام ئەوانەی لە بەرامبەر داگیرکەران کە شەهید بوونە ئەوانە شایستەی ئەوەنە کە زەویان پێ بدرێت بەڵام لە هەمان کاتیشدا زەوی مڵکی گشتیە ئیوەنیە تەرخان و تەخشان بکرێت هەر کەسێک لەوە ڕادێت زەوی پێ بدرێت بۆ منە فەرمانبەرێک کە فەرمانبەرە بۆ زەوی وەربگرێت بەڵام لە هەمان کاتە هاوڵاتیەک ڕۆژتا ئێوارەی لەبەر هەتاوەیە گاوانە شوانە یعنی ئەوانە هەمووی هەر فەرمانبەرن هەمووی هەر ئیشکردن بۆ لە وڵاتی ئێمەدا ئەوەی جیاوازی دەکرێت برایەکەم دەزانی ئێمە لەکوێدا سەقەتین چم پێ دەڵێم کە سەقەتین لە ئەرفەوەتایە لەو تەلەڤیزیۆنی کێفە زەنابیشی تیشی لەسەر دەکەی و ڕاگاردن لەسەر دەکەی پەروەردەمان سەقەتە ئیدارەمان سەقەتە پیلانمان سەقەتە هەرچی تو بڵێ لەو وڵاتەیدا بە سیستەم نەکراوە برای بەڕێزم ئەو سەرکردانێک کاک ساڵح تۆ پێت وانییە ئەو هەموو کێشانەی کە باسێکی بەشێکی زۆری خەتای خۆمانە بەڵام بۆ منی هەژارێکی ڕوت و ڕۆژاڵ کە لە ئێراوی لەدایک بوومە لەسەر کوردایەتیە بۆ من شایستە نییە قبوڵ یعنی ئەوە وڵاتی بێبەرنامە و مەملەکەتی مەرگە عەزیزی من تازە کەرکووک ڕۆیی هەولێریشم چوو لە هەولێرەوە پێچنەوە حارەب 2 ساڵی دیسەتانەوەت و 5 دەنگی دێنی لە هەولێرێ خاک نەما ئەوەی کە لە تورکیا لەو ڕاوە داگیرکرا خاکی چی و زەوی چی و گاڕان بەخڕی دەڕۆیی پور ئەسمەر تازە لە گۆرکە سۆرەی دەپێچاوە وڵاتی تو هەموو تەخشان و پەخشان کرا زەوی هەولێر تەماشا دەکەی ئەو 120 لە بەرژەوەندی خەڵکی هەژار و نەدار نییە ئەو زەویە بۆی ئەوی کەوتە ناو سنووری ئەو بازنەی بیفرۆشن و بیخۆن نەوەی نوێ کە دێت و 100 ساڵی دیکە دێ خەڵکی محەموود فونعەتی لەو حکومەت و لەو ڕژێمەی دەکا لەبەرەی پرسە زەویەک نامێنی لە وڵاتەی لە تەواوی دنیادا زەوی سەڕاعی نابێت بکرێتە شوێنی سەکەنی دژایەتیان هەیە دەکە بەلەدیە بەڵام لە وڵاتی یەک پرسیارە لێ بکەم مەجالمان بە کاک ساڵح ینی ئەم شتانەی کە تۆ باسێکی بەشێکی زۆری بە تەواوەتی وایە بەڵام ناکرێت بە مطلقی بڵین هەمووی وایە چونکە بۆ نمونە کەناڵی ئێمە و پەرلەمانتەرانی مەردام هەموویان لە خزمەت هاوڵاتیانە بەڵام من پرسیارەکەم ئەوەیە کاک ساڵح بەسەر چاوم بەسەر چاو کاک ساڵح من پرسیارەکەم ئەوەیە کە تۆم شتانی کە باسێکی لە کاتی هەڵبژاردنەکاندا بۆچی دووبارە ئەم هەموو میلەتە ئەم هەموو چەرمەسەری بەسەر هاتووە سوور ئێستا خەڵک دەزانێت زەویی زۆر داگیر کراوە بەڵام کاتێک کە هەڵبژاردن دێتە پێشەوە دووبارە هەر دەنگ دەدەنەوە بۆ کەسانی کە زەویەکانیان داگیر کردەوە بۆ حزب لایەنەی کە بەو بەرپرسەی کە دەستی هەبووە لەوەی کە زەویزارێکی زۆر لە هەرێمی کوردستاندا داگیر بکرێ یاخود بیبا بۆ خۆی مامەستا گیان دەزانی چۆنە خۆی لێرەدا فەلسەفەکەی ئەمە لێرەدایە ئێمە وڵاتی ئێمە پاوەند کراوە پاوەند یعنی ئیتما بۆ کۆمەڵە نەک بۆ کۆمەڵگا
ئەو یعنی بۆ کۆمبۆن مناعەتچیەکێتی وەرتی پارتیا هەوڵ دەدەن ئەو زەوی و زارێکی خۆیان دەستیان بەسەداگرتەوە و لەسەر ئەندام و لایەنگرەکانی خۆی تەخشان و پەخشانی بکەنەوە کەس دەخەمی میلەتی تەواو بەگشتی دانیە عەزیزی من ئەو لە وڵاتێکە دەگوزارێ مەملەکەتی مەرگە ئێستا ئەو بتوێنێ کە من تێدا دەژیم خەڵکی چوار قوڕنەما کە سێەم پانتاییە لە کوردستانی خۆمان کە دوای شارە زۆر و دەستی کەراج و بتوێن بە پیتری وڵات ئێستا زەوی زەڕاعی هەمووی کرا هەموو چەوی لێ ڕۆ دەکرێت چەو هەموو چەوی لێ دەخێ دەکەنە بینا و دەیکەنە شت یعنی بەبێت بە بەلاش یعنی لە تەواو دنیا بووە خەڵک زەوی ئەو زەوی بە پچوبەرەکەی بتوێنێت چەوی تێکەی بۆی بیکەیە بینا لەبەرێت پلانی نییە و حکومەتی زۆر باشە کاک ساڵح با ڕێگە بدەین بە هاوڕایان دیکەش زۆر سپاس دەکەم کەوام گوت هەمە دەڵم کە هەیە ئەو کەم و کوڕیانە کە هەیە لە کەناڵەکەی زەنابتەوە دەبێت لێم قبول بکەی ئەوە مەبەستم هەر بەگشتیەکە عزیزی ئەمەی کاک ساڵحگیان جا کەناڵەکەمان لە خزمەت ئەوەی عزیزە بۆ بینەرانی عزیزە و هەمیشە لە خزمەت هاوڵاتیان نبووە یەکەم موتێکیشە بێت گومانە بێت چارەسەری بکەین زۆر سپاس بۆ کاک ساڵح دەچمە لای پەیوەندیەکی دیکە باوکی محەممەد لە ڕانێ وەردەگرم باوکی محەممەد سڵاحی خوارد لێبێ کاتە دانیارجانە و کاتت باش ئەم کاتی تۆش باش باوکی محەممەدگیان نەوە باشن سپاسی جەناب دەکەم یاخۆ باش دیگەرەک مەمنون کاکە دانیار بە تەسەووری من سیستەم لەو وڵاتە نییە یعنی هەموو شت تێک و پێت چووە هەموو شت لە شتی شتێک نییە لەم وڵاتە لە شوێنی خۆی ئیش بکاتم بەڕاستی من بابەتی زەوی دابەشکردن داین دەستەواژەکەی بەڕەفیعلێک دەبینم لەوەی کە زەوی دەدزرێ و زەوی داگیر دەکرێتن لەبەر ئەوە تەسەور دەکەم جەنابێت ئەو بابەتە دابەزاندووە تۆ وەرە سەیری وڵاتان بکە کاکە دانیارجان ژیان هەمووی بەرە و بەرزایی دەڕوا ینی شوقەق ژیانی شوقەق سەبر سەبر وا دەکاتن قەڵباڵغی و ئەو جەنجاڵیەی شار کۆ بکاتەوە سیر دەکەی گەڕەچێکی گەورە و گران لە یەک بینایەدا جێگە دەکەنەوە با ئێمە تۆزێک چاو بیر و هۆشمان گەورە و فراوان بکەین وەکو وڵاتە پێشکەوتوەکان هەوڵ بدەین ژیان بنیاد بنین بەڕاستی ئێستا سەردەمی ئەوە نەماوە ئەتۆ خانوویەک لە مەسافەی 400 متر 300 متر دروست بکەیت تەنها خێزانێکی بچووکی تێدا بژیتن کاکە دانیار تۆ بڕۆ سەیری وڵاتان بکە لە مەسافەی 800 متر شوقەیەکی 25 سیقاتی لێ دروست دەکرێتن کاکە دانیار من بە تەسەووری من ئەو بابەتانە تۆزە کلاسیکین زەوی بدرێ بە شێ با ئەمە واز لەو شتە بینین با ئێمە داخوازەکانمان لەوە گەورەتر و تۆمحاتەکانمان لەوە گەورەتر بکرێت بەڵام باوکی پێ دوانیە ئەمەش داواکارێکی خەڵکە مافی هاوڵاتیە بۆ نمونە کارمەندێک 20 ساڵ خزمەتی کردو لە فەرمانگەیەکە ینی شایستی ئەوەیە کە بەم شێوازش خزمەت بکرێت زەویەکی پێ بدرێت بڕاوکە خۆت باشترە زانی و منش لە نێو خەڵکام فەرمانبەری وا هەیە 30 ساڵە خزمەتی هەیە تاوەکو ئێستا لە نێو کرێکیدا خانووی خۆی نییە زەویەکی نییە لەم هەرێمی کوردستانەدا یعنی ئەمەش بۆ خۆی گرفتێکە هاوشێوی گرفتەکانی دیکە کە لە بەرنامەکانی دیکەدا باسمان کردو بۆ لە هەرێمی کوردستاندا کاکە دانیار من دەڵێم با ئێمە تموحەکانمان لەوە گەورەتر بێتن و هەروەها حکوومەتیش بخەینە بەرپرسیارەتێکی لەوە زیاتر و لەوە پێویستە بۆ حکوومەت زەویەکی 200 مەتری بدا بە من و دوای من پێدا دێم خان و دروستکەم هەیکەلکەی ئەو شتە دەکرێت بەعاشەمووی دەبێ ڕەزیلی و پزێکی تێدا بکەم ماڵ و منداڵ دەبێ وەلێ بکەم ینی بەڕاستی بەزگێک برسی بەزگێک تێرگێتن ناکاتە جان ئێمە حکوومەتەکەمان لەوە گەورەترە لەوە دەوڵەمانترە ئێمە داوا لە حکوومەت بکەین زەوی زۆرە بیکا بە شوقە و بیدا بەو فەرمانبەرانەی کە دەمێکە فەرمانبەرن و پێویستن کاکە بۆ بەس فەرمانبەر من بۆیە دەڵێم من لەگەڵ ئەوە نیم زەوی تەوزیع بکرێ بابەتێکی کلاسیکیە با ئێمە کێشەی کرێشینان و کرێنشینان و کێشەی ئەو بووک و زاوا تازانە بە شێوەیەکی بنەڕەتی و زانستیانە و ئاکادمیانە حەل بکەین حکوومەتەکەی ئێمە زۆر زۆر لەوە ئەوەترە کە ئێمە داوای بەرزەوی بکەین کاکە دانیار پێویست لە ئێمە داوا لە حکوومەت بکەین شوقەی زۆر دروست بکە ئەو شوقانە بدرێن بە فەرمانبەرە پێویستەکان و ژوور و بووک و زاوا تازەکان کێشە نیە با لە موچەکەی شتێکی بجێڕیتەوە ئەوە حەلی منطقیە نەک زەوی تەوزیع بکرێتن زەوی تەوزیع دەکرێت لەوانەیە کابرا 200 متریەک دەکات بە دوو پارتی 100 متری لەوانەیە خەریتەکەی نەشیاوبی لەوانەیە یەک قات و دوو قات زۆر دەتەنیژێک بی
وەک ددانی کەلۆز ئاوا دەردەچن بەڕاستی پێویستە حیزبەکانی ئۆپۆزیسیۆن وهروە خەڵک بەگشتی حکوومەت ڕاکێشنە سەرخەتێکی ئەکادمیانە و زانستیانە حکوومەت دەوڵەمەندە حکوومەت پارەیە نەوت بە سەعرەتی باز دەپرۆشی پێویستە زەویەکان بکرێن بە شوقا بەڵێ من ئەوە خەونێکە ئێمە داوا لەو حکوومەتە دەکەین ئەو داخوازیانە حکوومەت لۆمان جێبەجێ بکە کاجار پێویستم حەز دەکەم بابەتێکی زۆر زۆر ضرورتری زۆر بە کورتی با پەیوەندی دیکە ژوەر بگرین باوکی محەممەد زۆر بە کورتی لۆت باز دەکەم کاکە دانیار هیوادارم ئێمە واز لە بابەتی شۆڤێنیەتی کورد و عەرەب و تورک و فارس بێنین باوەڕم پێ بکە کوردی وا ئێستا باڵا بەدەستا سەد خۆزگە بە عەرەبێکی سەردەمی حیزبی بەعەز بەوە ناکە بڵێم ئەمان لەو باشترن بەو مانایە دەیڵێن کە ئەو کوردی ئێستا هیچ فەرقی نیە لەگەر بەعسەکە کاکە ئێمە باکەسە باشەکان لە ئەخلاق و خوڕەوشدا ببینینەوە لە دین ببینینەوە لە دەستپاتی و دامن پاکی نەک لە نەتەوایەتی زۆر باشە زۆر سپاس بۆ باوکی محەممەد لە ڕانیەوە کاک جەمال لە بازیان وەردەگرم کاک جەمالگیان سڵاحی خوا دەبێ ماما کازانیان سلام علیکم وعلیکم السلام کاک جەمالگیان تۆ باشیت دەسفرانە ماسەکەم سلام ئینشاءالله باش بین دەستخۆشی بە مامەکە لەگەم سواز بۆ برانشکەوە پەیوەندەکان بۆ گرتم عزیزی ئێمەی کاک جەمالگیان سلام ئینشاءالله کاک کارزانیان بەنسبەت ئەم تەوەرەوە هەموو کەسێ وەکو ئاینی پیرۆزی ئیسلام بەڵێ مافی ئەوە هەیە کە خامی هەبێ عەرزێ هەبێ ژن و ماڵ و ژیانی هەبێ لەبەر خوای گەورە ئەم زەوی وا دروست کردووە کە بۆ هەموو کەسێک هەبێ بۆ تەنها مناڵە کە لە دایک هەبێ خوای گەورە ئەو مافی تێداوە کە بەشی هەبێ لە هەموو شتێکە هەر لە نەوتەوە هەر لە غازەوە لە بەنزین لە زەویە لە هەموو شتێکەوە تەنانەت هەموو کەسەشانی ئەوە هەیە ئەگەر هەتیر بێ یان فەقیر بێ کە مندام بێ داماوە بێ فەقیر بێ کرێچی بێ هەمی مافی هەیە ئەگەر حکمێکی عەدالەتی ئیسلام هەبێ لە وڵاتی ئێمە یان لە هەموو وڵاتێک هەموو کەسێک بۆی دیاریەک هەیە کە لە دایک بێ بەتابەتی بۆ سەردەمی ئێمە بۆ ئەم هەرێمەی ئێمە سەداها گەنجی وەکو من هەیە سان من تەمەنم وا 43 ساڵە عەرزەیەکم نییە خانەیەکم نییە ژنیشم نییە ناوە ماڵیشم نییە لەگەر دایکم خوشێک ماژین بەڵام هەچۆنە خانەیە سۆڵەمانە بەڵام ئەوەی من نییە بەڵام بۆ مافی خۆم پێویستە هەم بێ سوێنە ژن بێنم داوای خان و ماڵم نەکە ئەوەم بۆ ناکرێت لەوەی کرێگاریەکەم یعنی وەکو ئیسلام بیر بخینەوە ئەگەر ئیسلام بەنامەدانێ هەموو کەسێک هەموو کەسێک پێویستی بەوە هەیە ئەو زەوی پێ بدرێ وەکو ئیسلامی دەست بە قەرز بێ بە یارمەتی بێ یان بۆی بکڕێت ئەوە خۆی قسەکە لێرەدا ینی تۆ کەسێکی بۆ منە ڕەنجە کێشی کرێکاریەکەی ماوەی چەندین ساڵە بەو شێوازە ژیانە بەڕێکردو لەوانەیە هەژاری و کەم دەرامەتیشە بە خۆی بینیوە لە ژیانتا کێشەکە لەوەدایە بۆچی دەبێت تۆ بێبەش بی لەوەی کە زەوی پێ بدرێت نەک زەوی کۆمەڵی مافی دیکە کۆمەڵی خزمەتگوزاری دیکە کە شایانی ئەوەیە پێشکەش بە تۆ بکرێ بە تۆ نادرێ بەڵام دەدرێتە کەسانێکی دیکە نزیک خۆیان ئەندامانی خۆیان یاخۆت لەلایەن بەرپرسانەوە زەوی زارەکان داگیر دەکرێت دواتر دابەش دەکرێتەوە بەسەر خزم و ناسرا و کەسی خۆیاندا کێشەکە لەوەدایە بۆچی لەم هەرێمی کوردستاندا نەدا ئەنی کەسێکی شایستە نییە بە تەواوەتی مافەکانی خۆی وەربگرێتەوە و بتوانێت سوودمەند بێت لەوەی کە لەم خێروبەری ئەم وڵاتەدا هەیە والله ئەگەرەوە بۆی کەەوە قانونی ئیسلام تەطبیق ناکرێت ڕاست ئەگەرەوە بۆ ئەوە قانونی ئیسلام تەطبیق ناکرێت ئەگەر قانونی ئیسلام تەطبیق کرێت هەموو کەسە مافیە من ئێوانان شتێک ئەبینم لە ئێناسی وەڵام لە چاویلان پیشان ئەدا کە ئەو حەدیقە حیواناتە ئەبینم بەزەیم بە یەک شتایەدە مەیمونێک ئەبینم ئا لەسەری خۆیە مەیمونێک ئەوە نمونەی ئەوەیە ئەڵێ من ئەمە شوێنی من نییە بەزەیم پیادە لەوانە شوێنی ئەو شوێنە بکە خوای گەورە دایناوە لەو زەوێ دایناوە کە لە مەتقەی بیابانەکانی ئەو وڵاتانەیە کە ئەو مەیمونە بینم بەزەیم پیادانم خۆزگا ئەو حیوان و ماڵاتانە ئەبدە بۆ شوێنی خوان چونکە بەعزێکی پێویستی بەو هەوا سارد و کەش و هەوا ساردە لەوێ بژی لەو زەوەی خۆی یعنی لەوێ سوز ناکرێت لە پێناوی پارەیە کە لە پێناوی شتێکە ئەگەر ئیشەڵا کارێکیش کرێت لەسەر ئەوە ئەوانە ڕەوانەی ئەو شوێنانە بکرێنە خۆ خوای گەورە ئەگەر کەسێک کاسوی بابێت بەخوات بەوەش نییە بەخوات تۆ دوکانێک دانێ ئەگەر شتەکە لەسەر زیادەکەش نەبەخوای گەورە ڕستەکە بۆ بنێرە هەر بۆ دەمێنێ بۆ ژووریشەوە یعنی بزین بەو شتانە شاید بکەوە مافیان لەو شوێنایە شوێنی ئەو نییە ئەو سزنە ئەو قەفەزە کۆترێت چۆلەکەیت یعنی ئەگەر سەری ئیسلام بکەین ئەوانەش گوناحن کە لەسەر ئەو زەوی ئەژین ئەوە زەوی ئەو نییە زەوی ئەو ئەوەیە کە خوای گەورە بیرا بۆ ئەو شوێنەی خۆی کە هێنایانە ئەمە من وەکو ئیسلام بیرەکەمەوە
وەکو ئیسلام ئەوەیە ئەگەر بیدەن هەموو کەس حەقی ئەوەی هەیە زەوی هەبێ ماڵی هەبێ ژنی هەبێ ئەمەی تر ئەگەر ئەمانە بکرێت گوناح و تاوان و خراپەکاریش ناکرێت ئەگەر ئەمانە نەکرێت خەڵک بیر لە هەموو شتێک دەکاتەوە یا دەستخۆشی بەنامەگەر دەکەم خۆی گەورە لێتان خۆش بێ و ئیشەڵا حکمێکی عەدالەتی ئیسلام پێدا بۆ ئەم وڵاتی ئەمە بۆ هەموو وڵاتە ئینشاءڵڵا پشت بەخوای گەورە زۆر سپاس بۆ کاک جەمال لە بازیانەوە پەیوەندی پێوە کردین. وڵاتزان و خۆشەویستان دەمەوێت سەرنجتان بۆ بابەتی ڕابکێشم کە چەند ڕۆژێکە قسە و باسی لەسەر دەکرێویش پێدانی زەویە کە بە کوڕی وەزیری پێشمەرگە کامە قسە و باسێکی زۆری لەسەر بوو و پەرلەمانتاران هاتنە دەنگ لەسەر ئەم بابەتە لەو بارەوە پەرلەمانتاری کوردستان ئەندانی پەرلەمانی کوردستان عەلی حەمەد ساڵح لەو بارەوە و توێتی ئەم زەویە دراوە بە کوڕی وەزیری پێشمەرگە کە لە نایابترین شوێنی سلێمانیە ڕوبەرەکەی 4690 مەترە بە یاسای فرۆشتن بەکرێدان ئەم زەویە پێدراوە ئەو بڕیار بوو ئەم زەویە بکاتە ڕێستۆرانت و چێشخانە لەو شوێنەدا کە تیایدایەتی دواتر کە ئەو وا دەڵێت باز لەوە دەکات کە دواتر زانیوێتی ئەم زەویە زۆ گرانبەهایە و دەتوانێت پارەی زیاتر یاخود قازانجی زیاتر بکات لە ڕێگەی نووسراوێکەوە کە ئاراستی بۆ بەرهێنانی کردووە ئاماژەی بەوە کردووە کە دەیەوێت زەویەکە بکاتە شوێنی نیشتە جێبوون و شوقی تێدا دروست بکات کەمەش قسە و باسێکی زۆری بەخۆی داهێنا و دواتر ئەو پەرلەمانتارەی کوردستان ئاماژەی بەوە کرد کە ئەو هەوڵی داوە لە ڕێگەی زیادکردنێکی ئاشکراوە ئەو زەویە بفرۆشرێت و دواتر داهاتەکە یاخود قازانجەکەی بدرێت بە دەرمان و سەدان نەخۆشخانی هیوا نەخۆشی هیواکە لە نەخۆشخانی هیواداهان پێشکەشی ئەوان بکرێت ئەمە نمونەیەکە لە هەرێمی کوردستاندا کە بە ئاشکرا ئەمە ڕوویداوە ئاشکرا بووە سەدان نمونەی دیکەژەن کە بە شێوازی نهێنی زەویزار دابەشکراوە و دراوە بە کەسانی دیکە لە ڕابردوودا ئەو پەرلەمانتارانە باز لەوە دەکەن کە 45,000 پارچە زەوی دابەشکراوە لەلایەن کەسێکی سەربازی کەسێکی ئەمنیەوە لە ڕێگەی نووسراوێکی پارێزگاری سلێمانیەوە دابەشکراوە پارچە زەویەکان بەسەر بە حسابی خۆیاننی بۆ عینانەی کە هەیە دابشکراوە بەسەر کەسوکاری شەهیداندا شەیدانی شەڕی داعش کە بە گوێرەی لێکۆڵینەوەکان تەنها لە سنووری پارێزگای سلێمانیدا 700 کەسن کە کەسوکاری شەهیدان بن و شەهیدی ئەو شەڕە بن بەڵام لە کاتێکدا 45,000 زەوی دابشکراوە بەداخەوەکە ئەمەیەکێکی دیکە لەو تەخشان و پەخشانی کە بە زەویزارە دەکرێت لە سنووری پارێزگای سلێمانیدا و بە هەمان شێوەش لە هەولێر و پارێزگاکانی دیکە ئەمە بوونی هەیە دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک محەممەد وەردەگرم لە دایکی محەممەد لە کەلار دایکی محەممەد سڵاوی خوا لێمێ السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. السلام عليكم ورحمة الله وبركاته. مامسا ينبعث لسر الزئية كي. بلى. قصد شيء لسر وبابتها. سمك سيكريتية من سيكري خل منك إدارة ما عنده سطو زارة دم كأغمش كمان دامة تنسى لبني الشيء. بلى. حكومتها قهر تساوي لو أنا بكاتو فاتو زي ده تو كسر كريتين بقى رونا خلاص عندهم خلاص حالك لا هیچ بابەتێکی دیکەدا سوودمەند بوون لە حکوومەتەوە لە هیچ مەجالێکی ترا لە هیچ بابەتێکی ترا ئێوە سوودمەند بوون لە حکوومەتەرێمی کوردستان لە بۆخوای گەورە هەل لە بەسەرەوە هەتا گەیتە زاخۆ نەخۆم لە نێر دەگەم یەک بەس لە عەرز و ناومانوونی یەک دیناری مجتەماعیش نییە بەداخەوە ئەی قسە چیە لەسەر ئەوانەی کە بەشێکی زۆری ئەو زەویزاران داگیر دەکرێن یاخود دەدرێتە کەسانی دەستڕۆشت و کە پشتیوانی سیاسیان هەیە ئەی وەڵای قسەی چی تا دێت لەسەریان تۆ کەسێک خەمخۆر ملەتەکەی خۆی نەوێت و خەمخۆر فەقیر و هەژار نەوێت تو چی دەسەڵاتێک هەیە فەقیر چی دەسەڵاتێک هەیە ڕاست بۆ هیوایە کە ژیانی هەموو هاوڵاتیەک باش بێت وە لەم هەرێمی کوردستانەدا کە پڕە لە داهات سامانێکی زۆر هەر منی تەنەهای وەکو منی شەیە هەروایە بەس کەچی حکومەت چارە نەگەڕێ بە فەقیر و هەژارە سەیرێکی حاڵی ئەم خاڵەوە بزانم خەڵکی حاڵێکێ هەر کەسێک بەرپشتێ لە پشتی بێ ئەوە چەند پاتەزەیە وەرەگرێ و موچەیشی هەیە و ئەگەر کەسێکی شکەست لە پشتی نوێ مەگەرخوای گەورە خۆی یارمەتی بدە بەداخەوە زۆر ڕاستە ئەمە لە هەرێمی کوردستاندا بوونی هەیەوە بۆ هیوایە کە چارەسەر بکرێت وە تەواوی زەویزار بە شێوازێکی دادپەرۆ دابش بکرێت بەسەر هاوڵاتیانە زۆر سپاس بۆ دایکی محەممەد لە کەلارە و پەیوەندی پێوە کردین وڵازان و خۆشەویستان وەک ئاماژەم پێکرد کە
لە هەرێمی کوردستاندا نادادی هەیە لە دابشکردنی زەوی زارەکان وەک چۆن نادادی هەیە لە بابەتەکانی دیکە لە خزمەت گوزارەکانی دیکە بە هەمان شێوەش لەم بابەتەشدا نادادێکی زۆر بەرامبەر بە هاوڵاتیان دەکرێت هاوڵاتیەکی زۆر فەرمانبەرێکی زۆر لەم هەرێمی کوردستانەدا هەن کە شایەنی ئەوەن زەویان پێ بدرێت شایەنی ئەوەن کە خزمەتی باش بکرێن یاخود فەرمانبەرمان هەیە کە زیاتر لە 30 ساڵە خزمەتی هەیە لە نێو فەرمانەکانی هەرێمی کوردستاندا بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا لە کرێنشینیدایە تاوەکو ئێستا نەتواناوە سوودمەند بێت لە پارچە زەویەک لە پێدانی شوێنێکی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستاندا. کۆمنتی ئەوەی عزیز دەخوێنمەوە سەبارەت بەو بابەتی کە بۆ ئێوەی عزیزمان خستۆتە ڕوو نەهری معروف نووسەتی مامۆستایان و فەرمانبەران زۆر شایستەن هەروەها ئاری محەممەد نووسەتی زەوی زاری ئەم وڵاتە تەنها بۆ کوڕی بەرپرسەکانە کەچی ئەڵێن دەبێت دوانەی ئینتیمای نیشتیمانی بە قوتابیەکان بڵێنەوە. بەڵازان بەداخەوە مەژێکێکە لەو بابەتانەی کە قسەی زۆر هەڵدەکرێت لە سەرەتای دەستپێکی ساڵی نوێخوێندا ئاماژە بۆ کراوە کە دەبێت وانەی ئینتیمای نیشتیمانی خۆشەویستی نیشتیمان پێشکەش بە قوتابیەکان بکرێتەوە لە کاتێکا دایکان و باوکانی ئەو قوتابیانە دەزانن کە چی لە وڵاتەدا دەگوزارێت ئەو وڵاتە چ نادادیەک بەرامبەر خەڵکەکەی دەکرێت بۆیە ئەوان لە ڕێگەیەکی دیکەەوە دەیانەوێت نیشتیمان خۆشەویستکەن لە دڵی قوتابیاندا دەچمە لای پەیوەندیەکی دیکە کێمان لەگەڵ بێ بەڵازان کۆمنتێکی بەڵێ براگیان کاک سلام علیکم وعلیکم السلام ورحمة الله کاک ئەحمەد بەڵێ براکەم کاکە وەڵا بۆ خۆشتانێ سڵاو لێوەش برام بەڵێ کاک ئەحمەد دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم بەڕاستی شتێ جوان بوو بەڵێ کاک ئەحمەد قسەت چییە لەسەر بابەتی ئەمڕۆمان وەڵی قسەم ئەوەیە ڕاستی لەم وڵاتە کێشەکەوەیە هەموو شتەکان بە نەعەدالەتی هاتوون هەر لە سەرەتاوە هەتاوەکو ئێستا کێشەی ئەم زەویزارانەش ئینی ئەم ساڵی دوایانە نییە بەڕای من هەر لە 2003 لە دوای سقوتی ڕژێمی باعث ئەم کێشەیە ڕووی داوە لەبەرەوەی هەموو شتەکان بە ناڕێکی هاتووە سەرەتا کوردستان و کاتەوە هیوا نەبوو سەرەتای بنیادنانی بوو بەڵام بەڕاستی ئەوەی لە دەسەڵاتا بوو بنیادنانەکەی زۆر بەخراپنە تاوەکو ئێستا نەیانتوانیوە چارەسەرێکی بۆ بدۆزنەوە بەڕای من چارەسەریش نابێت لەبەرەوە شتەکان هەر بە نەعەدالەتی هاتووە میلەت دەبێت لەم نێوەندەدا دەبێت چی بکە کە ئەم نادادیە قبوڵ نەکات واللهی برای من مەوزوعەکەی نەعەدالەتیەکە هەموو لایەنەکانە ئەوە نییە بڵێن بە لایەنێکی دەسەڵاتە و لایەنێکی ئۆپۆزیسیۆنەوە هەموو لایەنەکان تایدا بەشدار بوونەوە هەموو لایەنەکانیش هەرێکی و بەپێی وەزعەتەکەی خۆی بەرەکەوێ ئانی تاوانبارە لەسەری هەیە بە زۆری هەیە بە کەمی هەیە بە ناوەندی لەبەرەوەی هیچ کامیان پێکەوە ناتوانن پێکەوە بن بۆ چارەسەرکردنی وەزعەکە هەمووی لەسەر پۆست و هەمراوەستی ئەو شتانە ناگەن بە ڕێککەوتنیە دەستخۆشیتان یەکەم زۆردارم بۆ کاک ئەحمەد لە کەلارۆپیۆندی پێوەکردن بەڵازان خۆشەویستان شێوازێکی دیکەی داگیرکاری لە هەرێمی کوردستاندا بوونی هەیە کە ئەویش پێدانی زەویەکی زۆرە بە بەرپرسێک یاخود کەسێک کە پشتیوانێکی سیاسی هەیە دواتر ئەم کەسە دێت شوێنی نیشتەجێبوون تێدا دروست دەکات بۆ بە نرخێکی زۆر دەیفرۆشێتەوە بە هاوڵاتیان و قازانجێکی زۆر دەکات لە کاتێکدا کە دەکرێت ئەم شوێنە نیشتەجێبووانە ئەم شوقانی کە دروست دەکرێت بۆ هاوڵاتیانی کەم دەرامەت کرێنشینیان تێدا سوودمەند بن بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستاندا ینی کەمترین پرۆژە هەبوو کە کەم دەرامەتان هەژاران تێدا سوودمەند بن وەڵازان دەچمە لای پەیوەندێکی دیکە کامەران وەردەگرم بڵێ پەیوەندێکی کامەرانیش پسرا بڵێ وەک ئاماژەم پێکرد بەشێکی زۆر لەو زەویانە لایەن بەرپرسان یاخولایەن کەسانی دەستڕۆشتووە داگیر دەکرێت و دەکرێتە شوێنی نیشتەجێبوون و ئەم شوێن نیشتەجێبوونە کەم هاوڵاتی هەیە تێدا سوودمەند بێت وەک نمونەی کە پێشووتر باسم کرد لە گرانترین لە گران بەهاترین شوێنی سلێمانی زەویە کە زیاتر لە 4000 مترە دراوەتە وەزیری کوڕی وەزیری پێشمەرگەوە ئەو ئێستا دەیەبی کاتە شوقەوە تێدا نیشتەجێبوون تێدا دروست کات کە قازانجێکی زۆر خەیاڵی تێدای بەڵام ئایا کێ سوودمەند دەبێت لەم شوێنە نیشتەجێبووانە کە بە نرخێکی زۆر دواتر دەفرۆشێتەوە بە هاوڵاتیان لە کاتێکا زەویەکەی نزیک بە نرخەکەی بە 10 ملیۆن دۆلارە
ئایا دەکرێت ئەو شوێنیشتە جوی تێدا دروست دەکرێت بە نرخێکی هەرزان بفرۆشێتەوە بە هاوڵاتیان و هاوڵاتیان تێدا سوودمەند بن. دەچمە لای کۆتا پەیوەندی کاکدارا لە عربەت وەردەگرم. کاکدارا گیانسڵی خوارد لێبێ. کاکەیان سەلام عەلەیکوم. وعەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا. ڕۆحەکەی مامی خۆی با ئێمە شتەکان وەکو خۆی باسکەین. بەڵێ کاکدارە. پێم مەبرە بالێکری تێبگەین تۆ قسەکەیت و مەقسەکەین چمە قسەکەم ئەوەی دانیشتووە حەشتێ تێناگا. کەسە شیرینەکەی من خوای تەبارەک وەتەعالا سوورەتێکی دابەزانە سوورەتی مکەزیبوون درۆزنەکان گوێ لە نامی خۆتە؟ بەڵێ کاکدارە گیان بەڵێ فەرمووی. دەبا پێم مەبرە. ئێستا تۆ هەڵەسی بۆ دەستنوێژ یا منی هەچ کەسێکە نوێژ دەگرێت. مەرحەلە یەکەم تاراتە، دووەم دەستنوێژە، سێم نوێژەکەیە. بەڵام لە ساسەی نوێژ دەستنوێژە. باشە دەی تاراتێکە گرتووە یەی دەستنوێژ دەگری ئەچیتە سەر بەرماڵ تۆ بە شەری لە پاش و پێشێت فەرقی پێ ئەەکەی دەستنوێژەکە بەتاڵ بۆ تۆ تکەی میزێکە عیب نەبێ باەکە ئەبێت تۆ درۆ لەگەڵ خۆ نەکەی لێرە غەیر دەستپێکە لێرە باوەڕ بەغی بەکە کەسێک لە ناخی دەسایە هەڵەسی دەستنوێژەکە تازەیەکەیتەوە. ئەمە کە قەنەعەتی بەوە کرد خالقیەکەیە قەنەعەت دەکەی ئەم زەوی هی تۆ نییە، قەنەعەت دەکەی ئەم مەعاشەی تۆ نییە، قەنەعەت دەکەی ئەم جێگایە کە دانراوی کراوی بە بەرپرسێ هی تۆ نییە چونکە ئینسان بەڕووتی ئەڕوا. یەکێ لە قسەکانی خوای تەبارەک وەتەعالا ڕۆژی حەشرە فەرمێ لیمن الملک اليوم ئەفەرمێ مڵک ئەمڕۆ هیچ کێیە بەڵام خوای تەبارەک وەتەعالا عەزیمە خالقی مێلوورە و مێشولە و زەرافە و فیل و ئەوەی لە ئاوایە ئەوەی لە وشکانیایە ئەوەیە فرێ هەر هەمووی ئەو خەڵقی کردووە بەڵام ئەمەنە عەزیمە خۆی کردووە بە ڕەفیقی ئێمە ئەفەرمێ بانگم کەن جواتانێم و بەڵام بانگم کردن جوابم بنەوە کەسەکەی من ئەبێ سەرەتای ئەم شتانە تاوان بزانین لە شێوێ درۆیە مەیکە ئەوەی ڕاستە ئەوە جێ بەجێ بکە جانێش بێ جا حەج بێ کورە زەوی بێ کورە پارە بێ کورە شەهادە بێ چونکە تۆ ئەڕۆی ئەمانە لە بەردەستایە جۆ لە مامی خۆتە؟ بەڵێ کاکدارە گیان. ئەنجا قسێکی کێشمێ کاکی من ئێستا ئێمە سەلامێکەکەی پێڵێن دکتۆر یەکێتر پێڵێن وەزیر یەکێتر پێڵێن دوکانار یەکێتر پێڵێن خەیات یەکێتر پێڵێن وەسە دوازار هەمووی پێڵم بەشەر لەناو بەشەرێکیشە جیا کراوەتەوە منافق هەیە زاڵم هەیە مجریم هەیە موئمین هەیە جۆلێ سەرنجامی کۆتاییت وەڕێگای یا بەهەژ یا جەهەنەم. ئەنجا قسەیەکی شمەیە شەر ئاەتە خوای گەورە فەرمێ پێشتر هیچ مەخلوقێکمان خەڵق نەکردووە بمێنێتەوە. کاکدارا بابێنە سەر ئەسلی بابەتەکەمان دەرفەتەوە نەماوە سەر ئەرزە چوویتە بەهەشت مردن نییە چوویتە جەهەنەم مردن نییە تا تێگەشتی؟ کاکدارا گیان تۆ قسەت چییە لەسەر بابەتی خودی بابەتەکەمان بۆچی نادادی دەکرێت بۆچی ئەو کەسانەی کە شایستن زەویان پێ بدرێت پێیان نادرێت؟ من بە کورتی پێ دەڵێم ئێستا مدیرێک لە شوێنێکایە ناتوانێت بە جێگرەکەی بڵێت زەوی تەفزیع مەکە بەدرۆ لە بەرەوەی خۆی دەزا ئەمە لەسەرەوە بۆ خوارەوە لە خوارەوە بۆ سەرەوە هەمووی گرتووەتەوە بەس خوامێ قسەیەکەم ئەگەر کاتە بێ بە سەریعی بە خێرایە ڕۆ دەرفەتمانەوە کاکدارا زەوی بووە گورچی لە دەرێنن برای باوکم ئاگا لێنە بێکل بە چاوە فرێنن گەورە و کچوکی گرتووەتەوە بەڵام منەمێ قسەیەکم کاکەم قەناتانەی ئێمە لەوانەیە ئێوەشی پێکەون ئێمە چەند ساڵ خزمات و چەند ساڵ شوەڕش و بەخوا حسابێکی نزیکەی لە شێمەحمووی نەمرەوە گەڕێرەوە 150 ساڵێکە بێ تو با بڵێن 100 ساڵێقەی ناکە تەماشاکە ئەم قەناتانە لە دوای بەرنامەیەکی قورس خێرات تەقدا بەزێ دیعای دایبیەکە ئەوی تر دیعای شوشەیەکە ئەوی تر دیعای دۆشە یاڵە دۆشاو یاڵە دۆشاو وەرەوە بۆ شوقە نازان بازاریانی هەموو شەوێ ئەمە باوەڕم پێ بکە 6 سەعات ئەگەر قەناتەکە ئیشکا 2 سەعاتی ئەم ڕیکلامە بێت ئامانەیە وەرە بۆ خان و کورە وەرە بۆ بەلوعە کورە عیبە حیا و شەرەفمان ئەمە کوردستانە یا بازارە قیچێکەوەژەر وەکو ڕیکلامێکە بۆ کەناڵەکە و لەو ڕێگەی تۆزە داهاتی دەستکەیە یاڵەکەم دۆشاوی یاڵە ڕۆنی زەید یاڵە زەید زۆر باشە زۆر سپاس بۆ کاکدارە لە ئەربەتەوە لەگەڵمانە بوو وەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانم بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ